ئەمڕۆ کە ئێمە پەیامی خۆمان گەیان کا بێ یاسا جێبەجێ ببێ و بێ ئازادی سەردیکایی هەبێ بێ زمانی ئیجتیماعی هەبێ و بێ لایەنی کەمی کرێ بەرزکرێتەوە بۆ ملیۆنە دینار و بێ سەنتەری ڕایەنانی پیشەی بەرفراوان لە هەموو شارەکانە هەبێ و پێیان ئەڵێن ئێمە بەردەوامە بین لە خەبات و تێکۆشان لە پێناوی مافەکانی کرێکارانە. لەم ساڵدا هیچ ئامەرتان لەبەردەستە چەند کرێکارگەیان دەستداوە؟ لەم ساڵا 14 کرێکار لە هەرێمی کوردستان گیانی لەدەستداوە. کاوسمان بەرەبەیانی ئەمڕۆ سەرۆکوەزیریان مەسرور بارزانی ئاماژەی بۆ کە کرێکاران ڕۆڵی جددیان هەبووە لە بنیادنانەوە و ئاوەدانی کوردستاندا. تۆ قسە چیە لەسەرم پەیامە؟ پێم خۆشە سەرۆکی حکوومەت یا هەموو بەرپرسەکان هەست بە بۆ پرسیارەتێ بکرد کە پەیامانێرن بەڵام بەبێ ئەو پەیامانیان بکەن بەکردەوە لە قانونە و جێبەجێ بکەن. ئێستا قانونی وەبەرهێنان هەیە بەڵام قانونی کار نییە هی تازە، قانونی زەمانی اجتیماعی تازە نییە، قانونی سەندیکایی تازە نییە. من داوا لە حکوومەت سەرۆکی حکوومەت جێگی سەرۆکی حکوومەت و لە پەرلەمانی ئایندە داواکارم کە یاسای تازە دەربکەن تایبەت بێ بە ڕەوشی کرێکاران.